لا هەرکوێکەن و بینەری زوو من ئەم کاتان باش بمبورن 15 خولەک دواکەوتم بەدەست خۆمان نەبوو حقیقەت ئەم شەو مقدەر نەبێ باسی دوو تەوەرەکەی نێکیان کۆنگرەکەی کۆمەڵی دادگەری کوردستانە ئەوەی دیکەیشیان پرسینە و توموچەی هەرێمی کوردستانە بۆ تەوەر یەکەم کۆنگرەکەی کۆمەڵی دادگەری دکتۆر بێستون حەمە ساڵح ئەندام یەدەگی سەرکرداتی کۆمەڵی دادگەری کوردستانم لەگەڵا بێ بۆ ئەوەی دووەمیش بە دڵنیایی و میوانێکی دیکە گفتوگوی لەگەڵاکەم دکتۆر بەخێر بە هیوادارم زۆر باش بی بمبورە ماندوومان کردی ئەزانم ڕێگاکە دوور بوو بەس لوتفت فەرموو ئەوەی دیارە لە کۆنگرە تەنها سەرۆک هەڵبژێرایەوە و ئەنجومەنی سەرکردایەتیش پێم وابێ بەڵێ هەڵبژێرنا هەر ئەوە کرایان پرسێکی دیاریکراوی دیکە شتێکی سەرەکی کرابێ لە کۆنگرەیە ئێمە ئاگادار نەبین بەڵێ بەناوی خی بەخشندەی میێرەبان سڵاو بۆ جەنابتان بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانی بەڕێزی بەرنامەی ئەم بەرنامەی زوم ئێمە بێگومان کۆنگرە یەکێک لە شتە دیارەکانی هەڵبژاردنە بەڵام هیچ کۆنگرەیە بەبێ گفتوگۆ بەبێ قسەکردن لەسەر پلان و استراتیژ و بەرنامەی سیاسی حیزب تێناپەڕێ ئێمەش کۆنگری کۆمەڵی دادگەری کوردستان کە دوو ڕۆژی خایان بە بەشداری زیاتر لە 800 کەس ئەمە ژۆکار بوو بۆ ئەوەی کە لەگەڵ هەڵبژاردنەکانی بەڕێز سەرۆکی کۆمەڵی دادگەری کوردستان و هەڵبژاردننی ئەندامانی ئەنجومەنی سەرکردایەتی گفتوگووە بوو لەسەر ئەو ڕەشنووسەی ئامادە کرابوو بۆ گۆڕانکاری لە پەیڕەوی ناوخۆی کۆمەڵی دادگەری کوردستان و هەروەها قسەکردن لەسەر استراتیژی کاری داهاتوومان و بەرنامجی سیاسیمان ئەمانە هەمووی قسەکردن بوو لەسەریان و گفتوگۆی تێر و تەواو کراوە وێ ڕای ئەوەی کە کۆمەڵێک پێشنیار لە ئۆرگانی جیاجیا باس کراون و ئەمانش بەشێکی لەوێ قسەی لەسەر کراوە و بڕیاری لەسەر دراوە بەشێکیشی ئاراستە کراوە راپڕ ڕاستپاردەی کۆنگرە بۆ ئەنجومەنی سەرکردایەتی تاوەکو بتوانێت لە داهاتوو کاری لەسەر بکە باش گوتەبێژی کۆنگرەش پێم وابێ دوو کاژمێر سێ کاژمێر لەم و پێشگوتی وتی ڕاستپاردە و بڕیارەکانی کۆنگرە وەڵامگۆی داواکاری ئەندامانی کۆمەڵ و چاوەڕوانی خەڵکی کوردستانە بن باست لە پەیڕەویش کرد باست لە ئەستراتیژ و بەرنامەی کاری سیاسیش کرد لەمەی دووەمیانە هەر بەڕاستی چی هەیە بەنیازن بیکەن و خەڵکی کوردستان چاوەڕوانی ئێمە کۆمەڵی دادگەری کوردستان یەکێکین لەو هێزانەی کە هەمیشە لە بەرەی خەڵک بووین و هاوتەری بووین لەگەڵ داواکاری و خواستی خەڵکی ناڕازی لە هەرێمی کوردستان نابانەڵێم ناڕازی خەڵکی مافخوراو لە کوردستان ئەو خەڵکی کە ئەچەوسێنرێتەوە ئێمە هەمیشە لەگەڵ ئەم تایپە ئەم جۆرە لە خەڵک بووین ئەم خەڵکە پێمانوا بووە پێویستە خزمەت بکرێن پێویستە لە ژێر هیچ ناوێکە لە ژێر هیچ نازناوێکە بە هیچ بیانویەک نابێ خەڵکی هەرێمی کوردستان بچەوسێنرێتەوە نابێ ئەوەی کە ئێستا هەیە کە لە هیچ کوێی دنیا نییە خەڵکی زیاتر لە بۆ هەفتاوەشت و بەرەو هەشتا ڕۆژ بشێ هێشتا موچەیە گوەر نەگرێکە هی مانجی پێنج بێ ئەمانە خواستەکانی خەڵکی کوردستان من ئەم ڕۆژ لە کەناڵێکی یعنی باسمان کردو بە تێر و تەواوی ئەوەیە خەڵکی هەرێمی کوردستان یەکەمە بێ بزانێ سەمفۆنیایی دەسەڵات جێبێڵێ ئەو سەمفۆنیایی دەسەڵات ئەیکا حازرێکە ئایخاتە ناو سۆشیال میدیاوە لایەنی ئۆپۆزیسیۆن و خەڵکی ناڕازی پێناشرینەکە و لە دوورەوە خۆی سەیرێکە پێویستە خەڵکەمە جێبێڵێ یعنی بۆ نمونە ئێستا لایەنی دەسەڵات دێ لایەنێکی وەکو کۆمەڵی دادگەری کوردستان یعنی دەستنیشانەکەوە شتی بۆ دروستەکەەوە ئەو خەڵکیش کە پێوترە ناڕازیەن بەم سەمفۆنیای دەسەڵاتە قسەکەنەوە و بەردەوام لێدەنەوە کە ئەمە بەڕاستی شەخکردنی ئەو پێکاتەیە کە پێوترێ لایەنی ئۆپۆزیسیۆن و پێوترێ خەڵکی ناڕازی و خەڵکی بەشمەینەت لە کوردستان کە هەموو ئەمانە چێ سەرەکی سوودمەندی سەرەکیە ئەوەی کە پێوترێت دەسەڵات و ئەو دەسەڵاتی کە گەندەڵە ئەو دەسەڵاتی کە کاتی تەواو بووە ئەو دەسەڵاتی ئیکسپایر بووە مردووە هەموو شتێکیەیە جگەلەوەی کە خۆرەی هەموو شتێکی خەڵکی کوردستانە ئەمانشت بڵێم یەکەم پێت وایە خەڵکی کوردستان بە هەموو سەمفۆنیایەک گوێگری هەموو سەمفۆنیایە کە بێەوە چەپڵی بۆ لێە ئەمە یەک دوو خۆ ئەگەر وا بێ
دیارە ئێوە ڕخنەکەشتان لەوەیە و پێتان وایە سەری گرتووە ئەم تاکتیکەی دەسەڵات بۆیە ئێستا قسەی لە سەرەکەی بێگوتاری لایەنەکانی ئۆپۆسیۆن یان جۆرێک لە ڕخنەی زۆر لە لایەنەکانی ئۆپۆسیۆنەیە با من لێرە بەس باسی ئەوە بکەم کە ئێوەش سامفۆنیای بەرامبەرتان نیە بەرامبەر بە سامفۆنیاکەی دەسەڵات ئەمەش ناکرێ هەر ئێمە بۆ نمونە لایەنەکانی ئۆپۆسیۆن نەبێ خەڵک بەڕوونی بزانێ چ لایەنێک چونکە هیچ لایەنێک لە لایەنێکی تر ناچێ یعنی چۆن بۆ نمونە هەر سێ حیزبی حکومڕانی کوردستان کە ئیسا حکوومەتی هەرێن بەڕێوە ئەبەن لە یەک ناچن وەلایەنەکانی ئۆپۆسیۆنیش لە یەک ناچن ناکرێ خەڵکی بێکاری ئۆپۆسیۆنی من کە بە هیچ کاتێک نەچوومەتە هیچ بەرەیەکەوە کە دش بوو بێ بە خەڵکی هەرێمی کوردستان بە خواستی خەڵکی هەرێمی کوردستان هیچ بەرژەوەندێکی خەڵکم نەخستۆتە پێش بەرژەوەندی کاری حیزبیەکانمەوە ناکرێ ئەمەی من بخرێتە بەرامبەرەوەی کە لایەنێک ناو لە خۆی بنێت ئۆپۆسیۆن بەڵام هەموو سەفەقاتێکی هەبێ بۆ ناکرێ خەڵکێک بنمونە ناو لە خۆی بنێ ناڕازی وە لە ئەخیرا ئەم خەڵکە ناڕازیانە ببنەوە کاندیدی لایەنەکانی ئۆپۆسیۆن خەڵک ناتوانێمانە سەیریکە خەڵک ئێستا یعنی یەک شت لە لای خەڵکی هەرێمی کوردستان بەداخەوە هەیە ئەویژەوەیە نان چێ نانێداتەوە چۆن مەعاشەکەی دەسەکەیەوە چۆن ژیانی مناڵەکانی دابینەکە یعنی ئەمە بووەتە ئەو بازنە فراوانەی هەموو بازنە شتێک بازنە بچووەکانی داپۆشیەوە بۆیە ئەمە ئێمە ئەمانەوێ بەڕاستی بەردەوامین لەوەی لە پێشوو کردومانە لەوەی لەگەڵ خەڵک بووین لەوەی دژی نەعەدالەتی بووین لەوەی لایەنێکی ئۆپۆسیۆن بووین ئەوەی کە وەڵامێکی جددی و تەواوماندایەوە کە خەڵکێک پێی وابوو ئێمە لە کۆنگرە ئەگەڕێنەوە پەرلەمان و ئەوەی کە بە ناشەرعیمان زانیوە شەرعێتی پێدەین بەڵام لە وتاری سیاسی وزری سەرۆکی کۆمەڵ مامۆستا عەلی باپیر دەرکەوت و بە ئاشکرا وتی شانازی پێوەکەین و بەردەوامە بین لەسەری و ئەو پەرلەمانیش بەوە نابینین کە ئێمە بچینەوە نایب جا میکانیزمی ئەوەی کە لەمە دووە بەرنامەی سیاسی خۆتان و ئەوەی گوتت لەگەڵ خەڵکا بین جێبەجێەکەن چییە کامە میکانیزم ئێمە یەکەم زۆر بە ڕاشکاوانە ئەتوان بڵێم یەکەم جارە سەرۆکی هێزێکی سیاسی لە کۆنگرەی حیزبەکەی لە کۆنگرەیەکی ئاشکرا حیزبەکەی لە کەناڵی ڕاگەیاندن بە ڕاستەوخۆ بێت دەست بخاتە سەر خاڵی لاواز یعنی شتێکی ئەتوان بڵێم یەکەم جارە نەک ئەمە کۆبوونەوەیکی حیزبی داخراو نەبوو کۆبوونەوەیکی حیزبی 4 ساڵجارێکی ئاشکرا بوو بە بەرچاوی میدیای ناوخۆیی دنیایی هاتین خات دەستمان خستە سەر خاڵی لاواز بۆیە هێزی سیاسی خەڵکی سیاسی خەڵکی هەموو کەسێک کاتێک کە ئەوێ پلانێکدانێ بۆ ئەوەی کە کاری لەسەر بکە یەکەمە بێ خاڵە بەهێزوو لاوازەکانی خۆی بزانێ و ئەو دەرفەتانەیش کە لە بەردەمیایەتی بزانێەوە بیشزانێ ڕێگری و لێ ڕێگریەکانی بەردەمی چین کە ئێمە ئەمانەمان ئەمە قسەمان لەسەر کردووە و ئەو بەرنامە سیاسی کە قسەمان لەسەر کردووە ئەو بەرنامە سیاسی بێگومان بۆ ناو هەرێمی کوردستانە بۆ لەسەر ئاستی عێراقە ئەمە ئەنجومنی سەرکردایەتی لە داهاتوویەکی زۆر نزیک کاتێک کە دەست بەکارەکانیەکە و دەست بەکارە بێ یەکێک لە هەنگاوە یەکەمینەکانی ئەوەیە کە تەفسیری ئەو بەرنامەکە و ئەو بەرنامە پلانی بۆ دانێ بە پێی ئەوەی کە لە داهاتوویەکی نزیکە ئەنجومنی سەرکردایەتی دەست بەکارە بێ ئەو پلانانە بور بە پێی ئەو نەخشەڕێی کە کۆنگرە بۆی دیاری کردە جێبەجێ ئەسا گەر تۆ وەسفێکی داهاتووی کۆمەڵی دادگەریم بۆ بکەین ناشزانم ناوەکەەوە ئامێنێتەوە یان نادواتر لەبارەی قساکەین لە ڕەشنووسەکەوی ئامادەکرا و ئەچێتە بەردەم سەرکردایەتی ئێستەی کۆمەڵی دادگەری و قسەی لەبارەوەکەن و پەسەند دەکرێت کۆمەڵ ئەبێ بەچی ئەمە یەک ئەمە دوو ئەمە سێ بەچیا بیناسینەوە ئەمە کۆمەڵی دادگەریەوە جیاوازە لە ئەوانی دی بەڵێ یەکەم ئێمە لە ڕابردوو هەندێک ناسێرەوەمان هەبووە و ناسەرەوەکانی ئێمە باشترین ناسەرەوە جگە ئەوەی کە وەکو هێزێکی سیاسی ئۆپۆسیۆن کە باسکەم ئێمە کە باگراوندێکی هێزێکی سیاسی ئیسلامین باگراوندێکی ئیسلامیمانەیەوە لەلایەکە و ئێمە دیارەکە شانازی پێوەکەین باڵام ئێمە لە ڕابردوو هێزێکی ڕاشکاو بووین هێزێک بووین قسەی میدیا قسەی کۆبوونەوەکان قسەی هۆڵە داخراکان قسەی هۆڵە
ئاشکراکان هەموویمان یەکێک بووە هیچ کاتێک ناڕاشکاو نەبووین هەمیشە ڕاشکاو بووین و لەسەر ڕاشکایی باجمانداوە کاریشمان لەسەر کردووە پەشیمانیش نین لێ یعنی ئەمە یەکێکە لەوەی کە ئێمە ئەوەی کە بەهێز بووە کە لە وتارە سیاسەکە خاڵە بەهێزەکانمان بەهێزترەکەین لاوازەکان کاری لەسەرەکەین بۆ ئەوەی وەڵام بدەینەوە کە ئێمە بەڕاستی ئێستا زۆرە لەوانێ بەرنمەکەی من و تۆەوە منیش تەواوی وتارەکەم لە مێشکم هەنێکی خەزنە بەڵام هەنێکیشی ڕەنگەینەکەم بەڵام ئەکرێ وتارەکە جەنابتان لاتانەیە و حقیقە دەتوان شتی لێوەرێن ئێمە ئەوەی کە کاری لەسەرەکەی وەکوتم بەهێزکردنی زیاتر بەهێزکردنی بەهێزەکان و لاوازەکانیش بەرەو بەهێزتر ئەبین لە چیا لاواز بوون باسمان کرد مامۆستا عەلی باپیر باسی کرد لەوەی کە ئێمە ڕەنگە لە ئەدای کاری ئۆپۆزیسیۆنمانە لە ئەدای ئەوەی کە پەیوەندی نێوان ئێمە ولایەنەکان و ئێمەوە چۆن بتوانین تعامل لەگەڵ خەڵکی خۆمان بکەین دەرەوەی خۆمان بکەین لایەنەکان بکەین لە چیە ئێمە ولایەنەکان هاوبەشین ئێمە ئۆپۆزیسیۆن هاوبەشین ئێمە و خەڵک هاوبەشین ئەبێ ئەمانە جێی بێڵێن ڕاستە ئەبێ باگراوند لە جەیەکدا بنێ بەڵام ئەوەی کە هەموو ئینسانیەت هەموو مرۆڤایەتی لەسەر یاو بەشە ئێمە پێویستە لەوانە زیاتر قوڵ بینەوە و ڕۆ بچین کە ئەمە بە دڵنیایی ئێستا من ڕەنگە بەو پەلەپەلیە واتنەوە لە هەولێر و ڕاستە و خۆدا خەڵبوون لە بەرنامەی جەناب هەوڵێم ئەرکە قورس نەکەم بەڵامتر هەندێک پرسیاری پرسیار بکە دکتۆر دیارە کۆمەڵی دادگەری هەر ئۆپۆزیسیۆن ئەمێنێتەوە و بۆ نمونە میکانیزمێکی خۆبەیانکردن لە چوارچەوەی ئۆپۆزیسیۆن بوونا شوێنێکی دیاریکرا و پەرلەمانی کوردستان سەرباری هەموو ڕەخنەکانی کە لە ئەنجامەکانی و لە خودی پەرلەمانەکەیش هەیە ئەو ئێوە ناچنە پەرلەمان بەڕاستی من میکانیزمێکمەوە بۆ ئەداکردنی ئۆپۆزیسیۆن بوون لای کۆمەڵی دادگەری بەڵێ ئەنی گرنگە میکانیزم وەنیە ئێمە کە ناچینە پەرلەمانەوەیە کە ئەو پەرلەمانە بە شایستەوە نبینیم بچینەوە پەرلەمانە چونکە ئەو پەرلەمانە ئەو ئەنجامانەی کە لەو هەڵبژارنە هاتە ئاراوە دەرەنجامی خواستی حەقیقی ڕاستەقینەی خەڵکی هەرێمی کوردستان نەبوو ئەگەر من و تۆ بڕۆینە بازار هەر بۆ خۆشی یعنی بڕۆیت ڕاپرسیکەن ئێوە میدیا ئەکرێ بپرسن کە بەرنمەیەکتانە بێ مایکی نازام زوم شتێک لەوانە بپرسە بزانە چەندێک لە خەڵک دەنگی بەو دوولایەنەدا ڕاستە ژمارەیەک دەنگی داوە بەڵام ئایا ئەوە تەواوە لە هیچ کوێی دنیا بووە لە دوولایەن دەسەڵاتدار بن 5 ساڵ سزای خەڵک بدەن دەنگەکانیان زیاد بکە یعنی زۆر بە دەگمەن شتی وای ڕوویداوە زۆر بە دەگمەن یەکێک لەو دەگمەنە زۆر عجایبانە ئەوەی هەرێمی کوردستان بوو جا بوو بە بانەڵم حقیقت بوو بە ئەمری واقع بوو بە ئەمری واقع ناشنە پەرلەمان میکانیزمەکە چییە چۆن سیاسەتەکە یەکەم میکانیزم ئێمە پرۆسی سیاسی جێنایەڵین یعنی پرۆسی سیاسی ئەگەر خەڵکێک پێی وایە ئێستا خەڵکێکەیە دێ بۆ ئەوەی قسەکە ئاڵێ کاکە خۆرە و کۆمسیۆنی هەڵبژارنی عێراق بەڕێوە بە هەرو کۆمسیۆنە نازام چیەکە وازانێ یعنی دێت لە لای ئێمە وازانێت کۆمسیۆن هاتووە ڕێک دقیقە ئەو شتانی کردووە نازانێ یعنی نازانێت کە ئێمە ئەزانین خۆی چۆن کردوێتی و پێیشمان وتوون یعنی ئەمانە ئێمە دێین بۆ نەمەنە بە کاریگەری بەشداریمان کردووە لە هەڵبژارنی پەرلەمانی عێراق و لە هەر سێ بازنێ هەولێر و هەولێر سلێمانی هەڵەبجە کە یەک بازنەیە و دووەک بەشدارین کاندیدی بە یە زمانەیە بەرنامەمان بە پێ و بەرنامە سیاسی کە هەمانە دێینەوە ئەوێ و ئەمانەوێ لە پەرلەمانی بەغدا بین میکانی چۆن ئێستا و ڕابردوو بە پەرلەمانتارەکانی ئێمە توانی ویانە هەمیشە لەو بەرەیە بن کە خزمەت بێ بە هەرێمی کوردستان و خەڵکی هەرێمی کوردستان ئەوە بەردەوامە بین لەسەری و بەهێزیەکەین و ئیشەڵا یەکێک لە هەنگاوی یەکەمین کە ئەوەیە ئێمە بە گوڕوتی نەچینەوە ناو ئەو پرۆسەیە و پانتایی پەیوەندیەکانمان لەگەڵ لایەنە ئۆپۆزیسیۆنەکان فراوانترەکەین بەهێزتریەکەین و کاری باشی لەسەرەکەین بۆی بتوانین یەک هەڵوێستی یەک گوتاری ئیشی لەسەر بکەینەوە بتوانین وەڵامێک بێ بۆ ئەوەی خەڵکی هەرێمی کوردستان بێت ئەوەی ئێمە وەلایەنەکانی تریش وا ببینێ کە ئێمە پشگیری ئەوانین کە ئەمە جەنابەت باست کرد ڕەنگە ڕەخنەیەکە بێلەوەی کە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن بە جۆرێک لە جۆرەکان یان یەکترازاون یان هەریەکەیان بۆ خۆیان لە ئاوازێک و
با ڕێگایەکە جاماڵ سعلی باپیر باسی کردوتی لایەنە سیاسیەکانی هەرێم باوەش بۆ یەکتری بکەن و ڕیزەکانیان لە ناوخۆدا یەک بخەن. ڕاستیەکەی پێش ئەوەی ئێمەم قسێ بکەین باشتر نییە بڵین بۆچی ئیسلامیەکان ئەمە ناکەن. وەکو هەنگاوی سەرەتا خۆ زۆربەی ئیسلامیەکان لە دەرەوەی ئەوەی ئەوەن کە پێڵێن دەسەڵات ئێستا هەمویان لە دەرەوەی. یەکەم ئێمە شتێکی سیر نییە لە کوردستان ئەگەر چەند لایەنێکی ئیسلامی هەبێ، وەک سیر نییە چەند لایەنێکی ئەلمانی و نیشتیمانی هەیە. یعنی ئەوەی کە گرنگە ئێمە لایەنە ئیسلامیەکان زۆرترین خاڵی هاوبەشمان هەیە، هەر هیچ باز نەکەین. جیاوازیەکە چیە دکتۆر؟ جیاوازیەکە لایەنەکانی دیکە بڵین ئەلمانی یان نادینی با وای ناو بنین، بۆ نمونە هەیە چەپە، هەیە وەکو یەکێتی سۆسیال دیموکراتە، هەیە پارتی نەتەوەیە، یعنی هەیە خۆی ناو پارتی دیموکرات، یعنی جیا ئەبنەوە. بەڵام ئەوانەی هەرێمی کوردستان پارتی ئیسلامیەکان پارتی ئیسلامین. بەڵێ ئێمە پارتی ئیسلامی سیاسی هەر یەکەمان ئێمە باگراوندێکی جیادی چەکداریوان هەیە کۆمەڵی دادگەری کوردستان. توانی ومانە ئەو بەپێی کرانەوەکانی هەرێمی کوردستان بەپێی قۆناغبەندیەکان هاتوین هەموو قۆناغەکان ئەسپی خۆمانمانتیاتاوداوە. ڕەنگ ئێمە بۆ نمونە بەرنمەیەکی تایبەتمانەیە کە بریتە لە 25 بنەمای کاری کۆمەڵی ئیسلامی، کۆمەڵێکی ئیسلامی ڕەسەن کە نووسینی بەڕێز مامۆستا سعلی باپیر بووە، پاشان سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی پێشوو لە ساڵی 2001 پەسەندی کردووە و ئەمە بۆتە بنەمای کارکردنی کاری کۆمەڵی ئیسلامی پێشوو دادگەری ئێساوە ئیشیشمان لەسەر کردووە کە ئەمە 25 بنەمای شەرعی و سیاسین کە کاری لەسەرەکەین. ئەمانە هەریەکیان تەفسیری کرد، تەفسیرێکی زۆرە لەگرێەوە کتێبێکی چەند سەد لاپەڕی لەسەرە کە ئەمە بەرنمەیەکی تێروتەسەر. ئەم تێگەیشتنە سیاسیە شەرعیە ئەکرێ لای یەکگرتووی ئیسلامی جیاواز بڵێ ئەکرێ لە ئەخیرە هەر سیاسەتە و هەر شەرعیشە. ئێمە پێمان وایە بۆ هەر قۆناغێک پێویستە بەپێی تایبەتمەندی قۆناغەکە کارکردنتیە بێ. بەڵام بۆ نمونە برایان لە یەکگرتووی ئیسلامی کوردستان دیارە نەهجێکی میانڕەوی ئەمە بەکارێن کە بەڕێز مامۆستا سەلاحەدین چەند جار لە وتارەکانی ڕەنگە لای جەنابیشتان بەکارهێنن. ئەمە بەڵام لە کۆتاییە ئێمە تەنیا لە ئیسلام بۆی دیاریکردین لە 11 خاڵە بمانێ و نەمانێ، پێمان خۆش بێ و پێمان خۆش نێ هاو بەشین کە پێوترێ بنەمای ئیمانیەکان و بنەمایەکانی ئیسلام و بنەماکانی ئیمان. ئەمە بەس لەمە هاو بە ئەمە هیچ نەبێ لەمە 11 خاڵ هاو بەشین کە ئەم هاو بەشبوونەی هیچ کاممان نکۆڵی لێ ناکەین. بەڵامەکرێ جاری هەوڵێنەوە هەوڵێکەیرێ لەلایەن مامۆستا سعلی باپیریان لەلایەن کۆمەڵی دادگەریە و دووبارە لایەنە ئیسلامیەکان ئەگەر بکرێ مادەم ویستەکە کۆکردنەوەی لایەنەکانە ئەگەر بکرێ دووبارە هەوڵێکی یاریکاری ئیسلامی نێوان ئێمە و یەکگرتووی ئیسلامی کوردستان هەیەەوە بەردەوام کاری هاوبەش و پێکەوەی و لێگەیشتن و لێک نزیکبوونە و چاککردنمان هەیە. ئەمە یەکێکە بێ لەو هەنگاوانی کە من بۆ زۆر لەسەر ئەمە وەستامیان ئەوەستم، یعنی تێگەیشتێکێ بۆی کە بەگشتی هەم لە هەرمی کوردستان هەم لە ناوچەکەش ئیسلامی سیاسی بەگشتی لە ڕوو لە داکشانە، ڕوو لە هەڵکشان نییە. گەر هەڵە نەبم ئەو خۆتەزانی ئیخوانی موسلیمین وا وردە لە ڕووی نێودەوڵەتیەوە فشارێکی زیاتریان بۆیە و دەریش کەوتووە کە بۆ نمونە ئەزمونونەکەی سووریا ئیسلامیەکان چاویان لێ بوو، بەڵام لە ماوەی چەند مانگی ڕابردووە ئەزمونێکی زۆر باشی پێشکەش نەکرد بە ڕووداوەکانی ساحل و ئەوەی دروزەکان و هەنگاوە سیاسیەکانیشی بە نووسینەوەی دەستور وانە وێنەیەکی زۆر باشی پێشکەش نەکرد. بۆیە ئیسلامیەکان پێویستیان بە جۆر لە خۆکرد. یەکەم ئیسلامیەکان بەرەو داکشان نین، بەرەو داکشێنرێن ئەجیناتۆوەرە ئەو هەموو زەختی کە لەسەر لایەنی ئیسلامی خودینیە بابەتی کە هەیە، خودی کە هەیە، نێودەوڵەتی کە هەیە، ئەقلیمی، یعنی تۆوەرە ئەو هەموو زەختەی لەسەری خوانی مسلمینی پارتی داد و ئازادی لە حیزبی عەدالە و تەنمیە پێم وابێ لە میسر کە هاتە سەر حکم کە ژمارەیەکی زۆر دەنجیەنا، بەڵام هەموو دنیا بە بەرچاوی هەموو دنیاوە
ئەم ئیرادەی خەڵکی میسر ڕێزی لێ نەگیراوە هەموو مافەکان هەمووی ژێرپێی ئەوروپا و ڕۆژاوا ئەوەی کە بانگەشەی مافی مرۆڤەکەوە ناچمەوە سەر ئەوەی کە ئێستا لە غەزا هەموو دنیا ئەوەی سووریایش هەموو دنیا دەستیەگرێت ئەوەی سووریا یەکەمە بێ بزانین خۆت جەنابەت میدیاکاری میدیا تا چەندێک دەتوانێت میدیایەکی بنکۆڵ بێ بگاتە ئەوەی کە حەقیقەتی ڕووداوەکان ببینێەوە خۆی زۆر جار بەداخەوە میدیای ئێمە لە کوردستان دێت ئەوەی کە لە میدیای دژی منەوە ئەوە وەرەگرێت کە لە میدیایە کە لە دژی من لە دژی جەنابەت لە دژی ئەمە وەرەگرێ تو سیر کە جاری وایە شتێک ڕوئەدا ئەم شتا هەر دروست کراوە دروست ساختت کراوە بەڵام ئەوەی کە دژی تۆیە ئەمە وەرەگرێ ناچێ بڕاتەوەی کە چێکێکی بکاتەوە بێتەوە سەر ئەسڵەکەی بۆیە ئەوەی سووریا زۆر نایم بڵێ مۆڵا لە سەدا سەد تەواو ئەوەی سووریا ئەمانەیان زۆر ڕاستن کە ئیسلامین ئەوەیش زۆر خراپەوانە ئێمە لە وتارەکەی جەنابی مامۆستا عەلی باپیر زۆر بەڕوونی کە باسی سووریا لە 3 جار 4 جار کراوەوە لە ناو وەڵی کۆنگرە ئەوەیە سووریا پێویستە بێت لەگەڵ کوردەکان پێک بێ لەگەڵ کورد بخوێنێتەوە مافی کورد بدا کوردەکان بخاتە خۆی و بیەوێ کوردەکان مافەکانیان بدا ئێمە ئەگەر حکوومەتی فڵان و فیسار هەر کەسێگە بێت مافی کورد مافی خەڵک پێشێلکە بە شتێکی ناڕەوایە بینین نایم بێ ڕەوایەتی بدەین بە هێزی بە شتێک کە خەڵکێک کردوێتی بە ناوی ئیسلامەوە خەڵکێکیش ناڕەوایی بەرامبەر کرابێ بەس لە بەرەوەی ئیسلامی نەبێ بڵێن تۆ چاکت کرد تۆش خراپت کرد تۆ حەقی خۆتە تۆش حەقی خۆت نییە دەرفەتی دراوەتەیە تا ئێستا چاکی کردووە یان نا منە ناچمە سەرەوە بەڵام هیوادارین چاک بێ و هیوادارین بتوانێت سوود لەو دەرفەتانە وەربگرێت کە لە سووریا هاتوۆتە پێش و هیواداری کۆمەڵگەی نێودەوڵەتیش یعنی ئێمە کاکە ڕەنج ئێستا کێشەی ئەوەیە تۆ وڵاتێک تەیە خوێن ڕێژ داگیرکار هەموو پێشێلکردنی هەموو یاسا نێودەوڵەتیەکان کە پێی وترێ ئیسرائیل دێ هەموو شتێکەکە کەس ناتوانێت بەرامبەری قسە بکە یانی بەداخەوە ئێستا بۆ نمونە ئەوروپا هەندێک لە وڵاتانی ئەوروپا کە حەقە بینن کە ناخید مرۆڤبوونیانە جوڵەتیان ڕخنەی دنیاگرن لە ئیسرائیل لەوەی کە ئێستا لە غەزە ڕوئەدا بەڵام دی ئیعلامی عالەمی کە سەر بە ئەوانە نایە شتانە تا ڕوون کاتەوە ئەم شتانە گرنگی پێ بدە ئەحمەد شەرعیش لە گفتوگویە بوو لەگەڵیانە بیرمان نەچێت من ناڵێ من وتەبێژی ئەحمەد شەرعانی مەبەستە من پێم وانە یعنی ئێمە ئێستا لایەن عەلمانیەکانی کوردستان ئەوان زیاتر پەیوەندیان لەگەڵ ئەحمەد شەرع و ئەو حکومە ئەو وڵاتەی کە ئێستا سووریا بەڕێوە با ئەو تەحریر شاماتون و پەیوەندی لەگەڵاکەن سەرۆکی هەرێمی کوردستان بینیوێتی ڕەنگە لایەنەکانی تری عەلمانی پێش ئێمە کە ئێمە هێشتا نەمان بینیون بەس ڕەنگەوان بەڕاکردن و چوبن و لە پشتی کامێراوە زۆریش بینی بێتیان باش دکتۆر دێمەوە سەر مەسلەی کۆنگرەی کۆمەڵی دادگەری پێشنیازێکی بۆ گۆڕینی ناوی حزبووە گەڕانەوە بۆ کۆمەڵی ئیسلامی بەجێ هەڵراوە بۆ ئەم سەرکردایەتی ئێستا بۆچی ئەم پرسە گەڵاڵە بووە دووبارە لای کۆمەڵ کۆنگرا باڵاترین دەسەڵاتە کاکەوان ئەم باڵاترین دەسەڵاتە مافیەیە لەسەر مشتێک قسە بکاوە لەسەر مشتێک پێداچوونەوە بکچە کە ئێمە دروشمی کۆنگرەمان بە خۆداچوونەوە و بەردەوامیە فعلەن بە خۆداچوونەوە ئەوەی کە ڕابردوو وایە تۆ بە خۆدا ئاچیتەوە و لە هەرچێ پێویستکە هەڵوێستەی لەسەرەکری و پێویست بە ڕاستپاردە بکە بڕێکەی بە ڕاستپاردە بڕیار بکە بڕیار ئەمە حەقێکی شەرعی کۆنگرەیە و مافێکی ئاسایی و یاسایی هەموو حیزبێکە کە کۆنگرەی خۆیە بەسێ بێت هەموو شتێک قسەی لێ بکا کە لە ناو چوارچێوەی استراتیژی کار و بەرنامە و پەیڕەوی ناوخۆی خۆیان هەبێ ئەمە بە خۆداچوونەوە بەردەوامیشین بەردەوامی لەوەی کەوە کوتم باسم کرد لە کارەکانمان چۆن بەهێزتر پێ بکەین بۆیە ناویش هیچێکە لەوەی کە لە ناو پەیڕە و پرۆگرامی هەر حیزبێکی سیاسی یەکەم مادە بریتێ لە ناو یەکەم مادە بە پێ ئەو قانونەی لە عێراقەیە کە یاسای ژمارە 36 ساڵی 2015 یاسای ئەحزاب لە عێراقە یەکەم مادە ناوە و ناو پێویستە ناو تعبیر بێ لە تۆ ئێمە کۆمەڵی خەڵک لە ناو کۆمەڵی دادگەری کوردستان پێی وایە نەبوو ناوەکەمان بگۆڕین و جەنابیش دەزانی چەند جار خەڵک لە هەر ئاستێکا بوو بێ ئەم قسەی هەبووە کراوە پێی وابوو
نابێنا بگۆڕێ ئێستا هاتوۆتەوە بەرباس و لێکۆڵێنەوە وە گفتوگۆی زۆر چڕی لەسەر کراوە دوجار گەیشتینەتەوە حاڵەتەی کە سەرکردایەتی نوێی کۆمەڵی دادگەری کوردستان ئەم پرسە بە هەماهەنگی و بە هاوتەریبی لەگەڵ یاسا کارپێکراوەکانی عێراق کە یاسای ژمارە 36 و فەرمانگەی پارتە و لایەنە سیاسەکانی پارت و ڕێکخراوە سیاسەکانی عێراق لە بەغدا ئەمە هەمان بەو ڕیتمەی گفتوگۆ بوو لە ناو کۆنگرەی کۆمەڵی دادگەریە هەستەکەی پاشگرەی ئیسلامیەکە دووبارە دێتەوە بۆ سەرناوەکەیاننا واریدە بگەڕێتەوە ڕەنگە ئەگەرێکی بەهێزیش بێ ئەوەی کە ئەیانەوێ بگەڕێتەوە بۆچی ئەڵێن با کۆمەڵی دادگەری ئەم پاشگرە بگەڕێنێتەوە لە چیا زیانتان کردەوە کە پاشگرەکەتان لا من پێم وایە زیانمان لە هیچ نەکرد یعنی ئێمە بۆ نمونە دوو ئینتیخا دوو هەڵبژاردن بەشداریمان کردووە لە کوردستان یەکیان عێراق و یەکیان کوردستان ئەوەی کوردستانمان بینی بە چۆن بوو و ئەوەی عێراقیش جەنابتان ئەزانن ئەوەی عێراقیش دوایی چۆن هاتوو چەندێ بەسمەی یعنی بەسمەی دووبارە بوو لەکوێ بوو زۆرترینی لاولێرە بوو بەشێکیشی لە سلێمانیە بوو لە شوێنێک کە لە زەرری ئێمە بووە لە حاڵ بۆ ئەیە ناڕۆمەوە ئەویە بەڵام من پێم وایە زەرەرمان نەکردوە پێم وایە ئاساییە تۆ گرنگەوەیە ناوێک بۆ خۆت ئێمە خۆمان هێزیی سیاسین خەڵکی خۆمان پێمان خۆشم یعنی بەشێکی باش لە خەڵک پێی خۆشم ناوەیە بێ ئێستا بۆ منە جەنابەت ناوێک تەیە خۆت پێت خۆشەوەتە بێ ناکرێ من بێم لێت زەوت کەم یان تۆ ئەتەیە بیگۆڕی ئەتەوێ ناکەی خۆت بگۆڕی بە ڕێگەی یاساییەکان بۆ حزب ڕنگدانەوەی جۆری سیاستکردن و بیرکردنەوە و ئایدۆلۆژیای حیزبەکە ئێمە پێمان وایە کە هێزێکی سیاسی ئیسلامی باگراوەند ئیسلامین خەڵکێک لە هەرێمی کوردستان پێی خۆشە کە ئێمە یعنی وشەی ئیسلامی لەگەڵ ناوەکەمان هابێ ئەمەمان گفتوگۆ کردو هەڵسەنگاندنمان بۆ کردەوە و ڕاپرسیشی بۆ کراوە خۆی ئەنجامی گفتوگۆکان و ڕاپرسیەکان سەرکردایەتی بڕیاری لێداوە بە هەمانجی لەگەڵ کۆمیسیۆنی باڵا ئەگاتە ئەو ڕایی کە هەمووان پێی لەسەری کۆکە بن و ئەگەر کۆمیسیۆن ڕازی بێ بگەڕێنەوە بۆ ناوی کۆمەڵی ئیسلامی کوردستانە گەڕێنەوە و ئەگەر کۆمیسیۆن ئەو ڕێگە نەبوو ڕێگەیەکی تر بوو ئەمەش ئەکتوانین بژاردەیەکە و بژاردەی سەیش تا ئێستا کۆمەڵی دادگەری کوردستان یەکیشکە لە پێما بێشتێکی دیکە هەیە بژاردێکی دیکە کۆمەڵی دادگەری ئیسلامی کوردستان بژاردەیە یعنی هەمووی پێشنیارە هیچی بڕیاردنیە ڕاستپاردەیە ڕۆ ڕاستپاردەکان ئەبێتە ئەوەی کە کاری لەسەرەکرێ و لە کۆتاییشە ئەوەیان پەسەند دەبێت کە کۆڕای لەسەر بێ باش دکتۆر بێستون بۆچی هەر مامۆستا عەلی باپیر مامۆستا عەلی باپیر ئێمە مامۆستا عەلی باپیر لە هیچی کەم نییە بۆیە ناڵێ بۆیە بۆچین مامۆستا عەلی باپیرنە یەکەم ئێمە پێویستمان بە مامۆستا عەلی باپیرە کوردستان پێویستی بە مامۆستا عەلی باپیرە خۆمان پێمان وایە مامۆستا عەلی باپیر کاکە کەسێک کە کامڵە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی فکریەوە لە ڕووی عەقڵیەوە لە ڕووی دینداریەوە لە ڕووی هەموو شتێکەوە ئێمە مامۆستا عەلی باپیرمان قبوڵەوە خۆم ئێمە قبوڵمانە یعنی ئێمە کۆمەڵی دادگەری کوردستان مامۆستا عەلی باپیرمان قبوڵە سەرۆکمان بێ مامۆستا عەلی باپیرمان قبوڵە پێشەوامان بێ ڕابەرمان بێ هەموو شتێکمان ئەم قسەیە فەرقی چیە لەگەڵ قسەی حیزبەکانی هەندێک ئەوانیش بەلای منەوە ئاساییە بەڕێزێکی جەنابتان بۆنەوەنا فڵانە تۆ قبولتە مدیرێک کتەبێ 50 ساڵ یعنی 10 ساڵ مدیری ئەم کەناڵە بێت تۆ قبولتە مافی من نییە بێم بڵێم بۆ فڵانە کەس هەر مدیر یعنی بەڕێزێک بانەوەنە کەسێک بەرنامەیەکی زۆر سەرکەوتووە ساڵێک دوان سیان 4 5 6 هەرەمەیە هەر بەو ڕیتمایە کاکە یعنی هەندێک شتەیە کاک ڕنج پەیوەندی بنا یعنی ئێمە ئەمەیان پێوترێت داخلی ئەمە ناوخۆی ئێمەیە باشە ئەمە خارجی ئێمەیە ئەم ناوخۆی ئێمە خۆمان بەو ناوخۆی رازین و پێمان وایە بەو ناوخۆیە بێزەبین بۆ ئەوەی کە خزمەت بەدەری ئێمە جا ئێوە سیاسەتەکە ئەمە یەک دوو بوونی مامۆستا عەلی یعنی ئەتوانم یعنی سلبیاتی مامۆستا عەلی باپیر لە کوردستان چییە یعنی حەزەکەم چێ زۆر نازانم بەس خۆی لە گوتارەکە باسی سلبیاتی هی کەسایەتی مامۆستا هی کەسایەتی مامۆستا سلبیاتی کەسایەتی مامۆستا بۆ سیاست لە کوردستان بۆ پرۆسی سیاسی لە کوردستان بۆ یعنی بۆ نەبوونی پێکەوە ژیان بۆ بانگەشەی چاک یعنی نەبووە شتیوان نەبووە و پێم وایە هیچ هێزێکی سیاسی لە کوردستان پەیوان نییە بوونی مامۆستا عەلی باپیر
ناپێویستە لە کوردستان ئەمە هیچ هێزێک یعنی لەو بۆ کۆمەڵی دادگەری باشتر نییە مامۆستا عەلی باپیری هەبێ و سەرۆکێکی دیکەی وەکو مامۆستا عەلی باپیریشی هەبێت چاوی لەوە بێ خەڵکی دیکەش وەکو مامۆستا عەلی باپیر ئێمە وا ئەکەین بەڵام ئەوە کەی هەر ئەم کۆنگرەوە ئەکەین ئێمە ئێستا کۆمەڵێک خاڵمان لەناو پەیڕەویان زیاد کردووە و لەناو مەکتەبی سیاسی کە مەکتەبی سیاسی هەڵە بژێرین کۆمەڵێکی باش دەسەڵاتی هەیە هەندێک لە دەسەڵاتەکان ناگەڕێتەوە بۆ سەرۆک یەکسەر مەکتەبی سیاسی کاری لەسەرەکە یعنی هاتوین بازنەی بڕیارمان خستۆتەوە شوێنەکان یعنی نایەن هەموو بڕیارێک بگەڕێتەوە خودی بەڕێز مامۆستا عەلی باپیر و هیچ شتێک نابێ بەبێ قسەی مامۆستا عەلی باپیر بچێتە ئاوە بەڵام شتە جەوهەریەکان شتە گشتی یعنی ئەوەی کە لە بەرژەوەندی ئاما بێت دوجار بۆچوونی مامۆستا عەلی باپیر یەکێکە لەوەی کە کاری لەسەرەکە من ئەندامی سەرکردایەتی بووم پێن 4 ساڵ و ئەوەندە بەرپرسی مەکتەب بوو مامۆستا عەلی باپیر هیچ جارێ نهاتۆ دەست بخاتە کارێکی منەوە بڵێت تۆ بۆ نیام کارە بکە بێ وا بیکەیت و هەمیشە گوێگر بووە بەوەی کە ئێمە چۆن ئەمانەوێت چۆن کار پێشکەوە مامۆستای شتەیدی ئەوەی کردو کە ئێمە ئەمانێت و ئێستایش ئەمڕۆژی لەبارەی دەستا و دەستکردنی دەسەڵات میکانیزمێکە هەمومان داوایەکەین لە هەرێمی کوردستان لە کایە گشتیەکە هەبێت لە کایە بچووکەکانی دیکەش کە حیزبەوە خەریکی سیاسەتن لای ئەوانیش یەکەم ئێمە بە کورتی پێم بڵێ بەسەر دەسەڵکردنی دەسەڵات کە حکومڕانیە لە هەرێمی کوردستان ئەمە بەرەنجامی واقعەکە کە پێ وتری هەڵبژاردن و ئەم هەڵبژاردنە تعبیرە لە هەموو خەڵکی هەرێمی کوردستان ئەوەی ئێمەش تعبیرە لە هەموو خەڵکی کۆمەڵی دادگەری کوردستان ئێمە هیچ کەسێک ڕەنگە زۆر بەکەمی خەڵکێکە بوو بێ دژی ئەوە بوو بێ کە جەنابی مامۆستا یان هەر نەبووە کە جەنابی مامۆستا بۆیە ئەم دەستا و دەستکردنی دەسەڵات من بەرپرسی مەکتەبێکم ێسا زۆر بە ڕەحابەی سەدرەوە بە پەلەیشم بۆ ئەوەی کە تەسلیمی کەسێکی بکەم کە یێتە جێگەی بێ ئەمە ناتون باوەشیشی پیاگەم وەڵام من ئەم مەکتەبە نادم بە کەس بەڵام لە شوێنی ترەیە کابرا وەزارەتێکیەیە ئەڵێ وەڵا وەزارەتەکە نادەمیان جام تاکە با لەگەڵ خۆیان ئەبێ وەزیری داهاتوو بێتە سەر خاڵی بەس لە ئێمەوە نییە خواخوامانە بین زوو تەسلیمیکەی و بیدەینە دوای خۆمان و خەڵکێکی باش بێ و هاوکاری اینجا لەو چوارچێوەیە چەند ئەندامی سەرکردایەتی تازە هاتنە پێشەوە ژمارەیەکی زۆر لە سەدا چەندە سەرکردایەتی تقریبان چەند لە سەدا چەندی سەرکردایەتی ئێستا ئێمەزاری پێش 35 سەرکردایەتیمانە بۆ ئەم جارە کەممان کردوتەوە بۆ 29 لەم 29 11 کەسی کۆنی تیانەماوە یعنی 11 کەس نەماوە کەواتە هەژدەکە 11 کەس نەما بێت چەندێکە یەتە پێشەوە نزیک بە 11 پێشەوە یعنی حاڵی 11 تازاتە پێشەوە لە 29کە 11 تازەیە بەڵێ 11 تازی هاتە بۆ نوێبوونەوە ئەم ژمارەیە کەم نییە نەخێر ڕێک کاتە تقریبان زیاد لە سەدا چلەکە لە سەدا 35 و 33 ئەوانەکە نا ئەگەر 11 لە 33 بێ ئێمجا لە سەداسیەکە یعنی لە سەدا بڵێن سیش بکە ئێمە ئێمجا چەندێک هەندێک لە ئۆرگانمانەیە ڕەنگە ئەمەی ژمووی خەڵکی تازەیەتە ناوی ڕوونە لە داهاتوو کە تەشکیلات دەست پێەکەین ئەمانش کە ئەبنەوە بەرپرسی ئۆرگان و ئاستی سەرکردایەتیانە بێەوە چنە مەجلیسی قەرار هەمووی خەڵکی تازەیەتە پێشەوە سەرە ڕای ئەوەی کۆی تەشکیلاتە حیزبیەکان ئەتوانین بڵێن لە سەدا 50 بەرەو سەری ئەمانش خەڵکی تازەیەتە پێشەوە باش کاتم زۆر کەم ماوە کاک سۆران عومەر دوێنێ ڕوونکردنەوەیکی هەبوو ناچمە زۆر هەندێک وردەکاری ئەوانە لەو چێ بەڕاستی زۆر مهتەم نەبم پێی بەڵام ئەوەی من مهتەمم لە وێنە گشتیەکەیە قسەیەک طبعاً دواتریش ڕاگەندراوەکەی دیلیت کرد سڕیەوە لای خۆی ناشزانم کێ داوای لێکردیان نا بەڵام ئەڵێ حەق نییە ئۆپۆزیسیۆن پارە دەسەڵات وەرگێ ئەم قسەی کاک سۆران عومەر لە کوێوە سەرچاواگرێ من ڕێز و خۆشەویستیم بۆ کاک سۆران عومەرەیە زۆر خۆشەویستە لەلام کەسێکە جەریئە کەسێکە تعبیر یعنی یعنی بەو سیاسەتەی کە کۆمەڵی دادگەری هەیە بۆ بەو سیاسەتە کاری کردووە ئەکرێ کەم و کوڕێکە بێ لە نێوان ئەو ئەرکانەیە کە بۆ کاک سۆران دانرا بێ بەشێکی لە ڕووی سیاسی و حیزبیەوە بەشێکیشی لە ڕووی داراییەوە ئەوە ئەو دوو ئۆرگانە زیاتر دەتوان جابی بنەوە بەڵام ئەوەندای ئێمە کاک سۆران عومەر پەرلەمانتاری کۆمەڵی دادگەری کوردستانە
و یەکێکە لە پەرلەمانتارە سەرکەوتوەکان لە بەغدا و هیچ کاتێک نە ئێمە تەبەڕامان لە کاکسەر عومەر کردووە ئەویش تەبەڕای لە کۆمەڵی دادگەری کوردستان کردووە. یعنی لای ئێوە هێشتا سۆران عومەر سەر بە کۆمەڵی دادگەری پەرلەمانتاری کۆمەڵی دادگەری کوردستانە، یعنی خۆیشی سەرۆکی ئۆرگانی حزبی سەرۆکی فراکسیۆن ئۆرگانی حزب فراکسیۆن لای ئێمە ئۆرگانە، یعنی فراکسیۆن لای ئێمە ئۆرگانە لە پەیڕەوی ناوخۆوانە پێکاتی کۆنگرە 4 خاڵە 3 خاڵە یەکێک لە پێکاتی کوانگرە پێوترێ فراکسیۆنی پەرلەمانی لە عێراق و هەرێم، یعنی ئەمە ئۆرگانە. ئەڵێ یەکەمیان ئەڵێ مەجلیسی هەڵبژێراوی سەرکردایەتی، دووەم فراکسیۆنی پەرلەمانی بەغا و عێراق و هەرێم، سێەم خەڵکی مەکتەب و مەڵبەندەکان کەواتە فراکسیۆن لەسەری خەڵکی مەکتەب و مەڵبەندەکانەوەیە و لە خواری قیادیشەوە، یعنی ئەمە ئۆرگانێکی فەرمیە و خەڵکێکی فەرمین لە کۆمەڵە و ئەکرێ ئێمە هێزی سیاسین من بۆ نوۆنەم ئەندامێکم ئەندامی کۆنگرەم ڕەنگە لە پرەنسیپێک لام دابێ مافی لیژنەی باڵای ئامادەکاری کۆنگرەیە کە بۆ ئەم کۆنگرەیە من نەچمە ژوورەوە، بەس ئەوە نییە کە من کۆمەڵی دادگەری نامێن. یعنی لیژنەی کۆنگرە بڕیاریدا کاکسۆران نێتە کۆنگرە ئەو لیژنە تایبەتمەندەی کە بوو بە جۆرێک لەگەڵ کاکسۆران گەیشتە کەوتنە گفتوگۆ ئەنجامەکەیەوە بوو کە کاکسۆران خۆشی وتی من خۆم نەچوومەتە کۆنگرە و ئەو دوو شوێنە تایبەتمەندیش کە پێوتێ چ لە ڕووی داراییەوە چ لە ڕووی پەیوەندیەکانەوە کە کاکسۆران سەر بە ئەنجومەنی پەیوەندی ڕامیاریەکانە لە کۆمەڵی دادگەری کوردستان کە تا ئێسایە ئەو دوانە وەڵامی ئەوە بە ئاستانتر و باشتر جاوتت ئازایە ڕاشکاوە و بە هەندێک وەسفی کاکسۆرانت کرد کاتێک کە ئەڵێ حەقنی ئۆپۆزیۆن پارە دەسەڵات وەرگێ قسێکی ڕاستی کردووە حقیقەتێکی درکانوە بەڵگە هەموو شتێک بەڵگەیە و هەموو شتێک ئەبێ بێت کە من قسەیەکە کەمە بێ بێم ئەو دیوی قسەکانی ژەمووی بکەم با دەسەڵات بێ بڵێ بە ئێمە پارە ئێمە ئەڕێن لە حکوومەتی هەرێمی کوردستان ئاوا بۆ جۆرە و ئاوا پارە وەرەگری بابێت با دەسەڵات بەشکمەوەی کاکسۆران کا بە بەڵگەیە بیکە زانین چۆنە ئێمە زۆر بێمنەتی لەو وەزعالە لە کوردستان هەموو شتێک بە مافی خۆمانە زانین بەڵام بێمنەتین لە لە هەموو شتێکە لەو حاڵە ڕوونە دکتۆر بێست محەممەد ساڵ هەندامی دەگی سەرکرداتی کۆمەڵی دادگەری کوردستان گەلێک سپاس دەکەم من قەرار بوو لەگەڵ دکتۆر شێرکۆ جەودەتان تەوەری دووەمەم هەبێ بەس گرفتێکی دیاریکراوی تەکنیکی هەبوو نەمتوانی وەریگرم پرۆدوسەرەکەم پێمەڵێ پێم وا بێ سەعات کاتژمێر ریانزە بۆ هاوڵنامەی کاتژمێر ریانزەی زووم دکتۆر شێرکۆ وەرەگرین ئەو کات قسەمان لەبارەی موچە و نەوتەوە بۆ کات دکتۆر سپاس دەکەم دەست خۆش پێ ڕێز بەدووا.